بەناوی خوای گەورەی میهرەبان سڵاو لە ئێوە بینەرانی خۆشەویست خۆشحاڵم کە لە دەرفەتێکی نوێ و لە ئاڵلقەیەکی نوێدا بە خزمەت ئێوەی خۆشەویست گەشتمەوە خۆشەویستان تەمەناوەکەم کە ئینشاءڵڵا بەرنامەکە چێژێکی زۆری تیاابێ بۆ ئێوە واروەها ئێوە بە دەروونێکی ئاسوودەوە تەماشای بەرنامەکە بکەن خۆشەویستان ئەم جارەیان شوێنێکی جیاوازمان هەڵبژاردووە بۆ بەرنامە هاتووینە ناوچەی خەلیفان و بە تایبەتی لە دۆڵی ئالانە و لە گوندە زۆر جوانەکەی ڕماوێش ئەم جارە ئاوەدان بێ ئەوێ ئاوەدانەکاتەوە بۆ هیوای ئینشاءڵڵا کوردستان بە ئاوەدانی ببینین و هەرگیز جارێکی دیکە ئەم کوردستانەمان بارودۆخێکی بەسەرا نەیەت کە گوندەکانمان ئاوەدانیان تیانەمێنێ و هەروەها ئەم دیمەنە جوانانەش بەبێ نازی بەجێ بمێنن خۆشەویستان لانی کەم ئەم جاریان پایستان بە شێوە ئاڵتونی و بە شێوە زەڕینەکەی پیشانەی ئەم جاریان پایستان بۆ هێنینە ناو ماڵەکانتانەوە پایز لە دیمەنە زۆر زۆر جوانەکەیە بۆیە خۆشەویستان ئێستا وردە گەڵا ئەوەرێ و هەروەها ئێستا گەڵا ڕێزان دەستی پێ کردووە بۆ نمونە گەرەوە دیقەت بدەن من ئێستا ئەم دارانە ڕاوە شوێنم بەو هیوای ئینشاءڵڵا بەرنامەی ئەمڕۆتان بەدڵ بێ فەرموو با بچین بۆ ڕماوێش حمزة السلام عليكم شلوني قربان ساشي بس شلون تاخذ دوق سنبوب كاب زانم امر نبتي تو يا اري والله دام بيه شويه او لا عندي تخلي باشا بيني مانغاك زورتينو بو او تشي دابويا او لا ورد اخواو باشا كا جو تشي دابويا لا كاو جو جو يديا باشا تو بيملا شيري تيايا اوسا لا إذا قول كشي لبرا قول كشي نيلا قول شي لبرا معناها شيري تيايا دو قول كده بچن روزان نوبت بركه بيه لا بتسارة تو همو سرق دبي نوبتي چی بوبكي أنا ولا إنه بريش قلت أكر باشا ما خد زمالي أو أنا
هەموو بلای تۆ پێم بڵە شوانی خۆشە یا ناخۆشە لا شوانی نەخۆشە ناخۆشە بۆ خۆ ڕەشە وڵاق مانگاوشت فەقیرن زۆر وەکو هین نی وەکو مەڕوو بزن و ئەوانە نین هار نین بۆ ناخۆشە لای نەخۆشە ئای خۆن و مۆرە بن لێ ئەنون ئەتان جێوارە تۆش دەستکە بە چالێنان و ئەوانە کە مۆرە بن ئەوان هەرەوەلا دەی فەرمە قوربان فەرموو دەی با چاکو چۆنیە بکەین وەرە سەلام عەلەیکوم چۆنی باشی کوی باشی دەنگ و مەس لە پۆلی چەندی نۆ قوتابیەکی کوی باشی زیرەکی چی والله عيبم نيا عیبن نییە بەس خوێندنیەکەی ئیشی ترەکەی دقر بابم يشي تريشكم باشە لێرە لەم ڕماوێژە چی ئیچێکەکەی لەگەڵ بابت تۆ والله يشي كاسبي وشتانا باشە مەکتەبەکە چەندێک دوورە لێرەوە کە ئێوە ماڵتان لەو بەرەوە نیە بري لو بري باشە کاتی سەرما ئەوانە ناخۆش نییە حايبيني والله قالك ناخوش نيا ئەگەر زۆر سەرما بێ بەساری دێ هەر بە پیان لێرەوە لە ناو باخەکانەوە دێ والله ناو باخكاني بس باشە ناترسی سەگێک شتێک لە ناو باخەکانە بتگریا شتێک لا ولا لينيا ليتي بس نويري بي بري دەی سواس دەکەین دەست خۆش سەر چاوە جارە وەسا سەلام عەلەیکوم کوی باشی دەنگ و باست باشی بەسە چۆنە چاکی چۆنەوە بەم بەیانیە زۆر سەر لۆ تاشی والله ئەو باب کە سەری دەهێت دەبحان سەروی لۆ چاپکەین و بەبەسم کو ئاوا بەیانی زووت هەڵبژاردیە بەخۆران جەوە کە لە بەرەوەی ئەوڕۆ خۆشە تاوەچی گەرمە و بیانیاش باب زوو وەردەستی بەرەوە لەبەرەوەی مامحاجی بە چەند ڕۆژان قژی ئەوەندە دێتەوە بێت چاچیکەی بەخوای تقریبی 20 ڕۆژەک ئەوها بەرێ بێک جار ئێتر ڕیشیش و سەریش چاک بەرێ ئەر بە تەمای بەس ڕشی بوو لەوە چاپکەم ویش دوای سەرەکەش یاد و سەرەکەشم بۆ چاک زۆر باشە مام حاجی کوی وەلا باشم باشیش کرد بەێ یاخوا باش بی تۆ پێم بڵێ ئێستا وەسایل ئاسان بووە بەس قەدیم بە چی سەردان دەداشی قەدیم سەرن هاات بە هەنجی نەتراشی ئەخرەزان بە چی دەتان تاشی تیخێک هەبوو چی هەبوو بە دویزانی نەتراشی لە عجیانتینان ئەی پێش گوێزانی هیچ شتێکی تر هەبوو تۆ هیچ بەبیێر نایە بە موسیش نەتراشی مەبەسمە بە چەق و ئەوانە بە موسی و بە دویزانی ئێستا تۆ کە سەرت دێ پێ عەجزەبی پێ ناخۆشە ئێوەلاوەی سرم بێ ئەخورێ عیب نەبی ئێوەلا تۆ پێم بڵێ مام حاجی تۆ هەر لێرە لە ڕماوێژی لەدایک بووی ناوەلا لە بلەی بلەی ژێری دۆڵی مەلەکات بەڵێ ئەی چۆنە هاتوویتە ڕماوێژی چەند ساڵە لێ ئەوەوەچی سەدامی دەرکردین لە گوندەی خۆلۆی لێ خەرا کردین بردینە مزەمە باسرمێ لەبێوەچی ئەویان کوشت عیب نەبی هاتین و ئێرانە لێرە خان کرد بلەی ئاو ئەکم بوو ئەوەی هەش وەگەریەکەی داتاتە خوارێ چ ئیسیفادەی لۆ گوندی نەبوو ئێ خواردنەوێ نەبی بەڵێ ڕاستە ئەی حەزە ینی حەزت لێ نەبوو بچێەوە بلەی ناوەلا لە بەبێ ئاویە حەزم لێ نەبوو ئێرە ئاوە زۆر بوو عیب نەبی هەنجینێ حاجی ئەی لێرە معیشەتی ژیانت بە چی دەڕۆی بە خەریکی چی بووی لێرە چ کاسبێکت دەکرد وەلا ما کاسبین ناکرد عیب نەبی ما کاسبی چل نەبوو زان ئەسپیندارێک و حیواندارن هەبوو حیوان ڕەشە وڵاقێک وەراقشن چێر و مێرن هەبوون ئەلعانیش نی هەنا ئەرێ وەلا لە ژیانی خۆت ڕازی شکر ئەرێ وەلا ئەلحەمدولیلا خوا چاچی دایە ئەرێ وەلا لەش ساخ بێ و خوای گەورە تەمەنت باقی کە ئینشاڵڵا سەر خێر بەچە مای خوای بەێ ساجان فەرموو تۆ ناو چییە؟ بێستم کاک بێسون لە پۆلی چەندی؟
چار دوانی ڕۆیانی باش مەکتەبت پێ خۆشە مەکتەب باش بەس تۆ پاسکیلی باشە هاوژووی بزانم لە مەکتەبیش ئاوا زیرێکی بڕێک خراپی بڕێک ئەگەر بڕێک بێ ئیشەڵا چاکە بێ ئەو بڕێک چاکە باشە ئەی تۆ ناو چییە هەینی کاکە هەینی ئەی تۆ لە چەندی لەگەڵ ئەوی باشە ئەی بابزانم چێتان شتێکی باش خۆشم بۆڵێ باش تۆ ناو چییە درود کاک درود ناوکەشت خۆشە درود ئەی درود تۆ شتێکم بۆ ناڵێ دووسرودم لەبەرم بانجیشم لەبەرە بانجیش لەبەرە عادەی چوار ئەڵڵاه وەکبەرەکەم بۆ بکەی بانجی دەی بەدەنجێکی خۆش وە بزانە مزگەوتە لە بەردەمی مایکەکەی دەی ئافرین تۆ نابێ شەرمێ بکەیت لە مزگەوتی ئەو هەموو خەڵکەی لێە بانجێ دەی الله أكبر الله أكبر الله أكبر الله أكبر ئافرین باشە ئێوە بە مەڵەنان بە کاکە درود بڵم سرودێکم بۆ بڵێ ئێوە هیچم بۆڵێن درود جانهینێکمان بۆ بڵێ سرودەکەشمان بۆ بڵێ باشە لەوە چیلی ئەوانەوە ئەماڵمینە تۆی دنیا دینم یا نەبی بەفیدای تۆ بگیانی شیرینم یا نەبی سلام علیکم چۆنیت باشی تازە لە خوێستاوی بۆ بانیان درەنگ هەڵەچی باشە ئەی تۆ لە مەکتەبی وەڵێ لە مەکتەبم لە پۆلی چەندی دوو لە پۆلی دووی حەزت لە مەکتەبەیە فەرین بۆ تۆ باش شتێکیشت دەمێ باشە دەی دەی هەڵگرە دەیوە چی ئەوان هەڵگرە تۆ دوو دانەیە لە ژینێکی شەڵگرە ئەوە شەڵگرە وەسا خالید سلام علیکم وعليكم السلام كوي باشي باش من قوكونا باش خوا قوتيشت با بري خوا قوتت با يا اخو سر هردو تشاوي من بخير برشي كرم ها دا زعم جود قرانا اري والله داي خواي قورا اساني كابود خواي قورا شفات بو بنيره بتمام اخوي ايوا خريجي شي درقاي صوبي دروستكي بري توب يملا امثال صوبه دفروشن والله عالم بليتي خوديني لو انا كم انا خوم بليت منيا يعني ما بليتي خويا اري والله بس ابراهيم بليا بو بلي بو دولي ملكان لا ولا ابراهيم بلي مال غريفانيا ايه باشا او بليتي شي باشا ما بري تشاكا جبلونا بس توز الرقب وإشي ناخوشني والله يخوش لو جو ايش تو بيعمل بس صوبات دروسك يا اشتي تريش دروسك بري بس صوبان دروسك صوبا وبوري صوبا ومقراو اي او بلمو كاين بيش صوبيو او انا دروستك اي تو كولي حيوان وانا دروسناكي نا ولا لعيم منيا لحيمي دبي اوا نا ولا لعيم منيا اي كندو ان دروسناكي كندو بخواي إن تنك دروستكم إيه هاردي لو هاردو شتيو دروستكم بابا باشا تو بيعمل لا كم صار خارج يم شيء والله تقريبا 20 سنة بي 20 سال أري والله كنت تهين منية لحيمة منية نا ولا لعيم منيا دزقاي بدهينا نوشتو منيا برشي منية برش او هنا بزمارم هنا او هنا او ايه بس وتن أري والله بس او جهازي برشي وشتكاش منية نا ولا او منيا ايوه تو كاسبك زور با هجارانه دس هدستاناكم هجستانانه مشي دكي بري اي هاوينان شي شي جكي والله هاويناش انك باق سنه هي لير انا بير مالي دا خريشي شينا يمينا يانم اري والله اي ام ايشت بي خوجني حز لم شي ناكي بري حز لم شي نيا بو بري والله بس هاوينانيه
هاوینان نییە ناوەڵە هاوینەوە ئیشە نییە پارێش 2 سار بوجستانە نەبوو 7 سار باشترەوە ئەم ساڵ خەڵک نەوت گرانە ئەم ساڵ بەخوا سۆبەی دار وەختی هاتوویتەوە بەرێ ئەرێ وەڵا وەختیانە هاتیە بینەکە دەستم پێ کردیە لە مێژ تقریبن تۆ پێم لە هەر بۆ گوندی ڕێماوێژی دروستەکە یا بۆ دەوروبەریانە دێنە لات لە مەلەکە ڕادینن لە غەریفانە دینن لەو گوندانە لە هەما دینن تا بن ئەشتە بناویە تووتمێ ئەوە منتیقانە هەمێ دی پەرچن نییە تۆ پێم بڵێ ئەمە چۆن ئاوا هینیەکەی ئاوا قەوسیەکەیتەوە ئەوە عیب نەبی بە باگوردانی ڕاستەکەم وە جەبەلۆنی بە باگوردانی بەرێ ئێجا دایبینەوە پەرچای لێ ئەدەمەوەی کەمە سوبە تۆ پێم بڵێ هەر ئاما خڕ دروستیەکە یاخود سنووقەکانیش چوارگۆشەکانش دروستەکەی وڵا ئەوە دروست ناکەم ناوەڵا ئێکێ لێ چارگۆشە بەس من دروست نەکردیە لۆ فرۆشتیانە هینا لۆوان بفرۆشم خۆمان هەر ئەمانە بەکاردێن بەس ئەوانە دروست دەکەم بەرێ لولەکانیشان دروستەکەی وەنیا بەرێ لولەی سۆپەکەش دروستەکەی بۆریاش دروست دەکەم ئەوانە بۆریانش دروستەکەی ئەی جگە لە زۆپا چیتر ئێستا دروستەکەی ئێستا چی کاکەیت وەڵا دیۆنارێ مەقەرەی ئاگری مەقەرەی نەدرێژینە کەبابی لەسەر ئەلێ ئەدەن ئەوانە دروست دەکەم بەس کابرا ئەگەوە نەرێ لۆی دروست ناکەم یعنی نیتە بە حازر یەکێک بێبی بە ئیلا بێ داوا بکە ئەنجا بۆ یەکەی بەرێ بە حازری نیتە بۆ خۆ دروستی ناکەی ناوەڵا بە ئازرم نییە پلێتم نەکردێگە کابرا پلێتی خۆنەینی پلێتی بە قیمەتە بەرێ ئەی تۆ لە دارتاشی چ لە دارتاشیە زانی دارتاشی بۆخوای دارتاشیش مە کرد هەموو جا دەرکوشتومە کرد ئیخانە ئینەدار بەس هەلعان ناکە عالەمە دەرکوشتیوە دروست ناکەوە هەلعان دەرچێدی دروستەکە جاران دەرچیان دروستە کرد بۆ باخچە و بۆ عینی حیوانان و مارێشم دروستە کرد لە مارەش دروست ئەرێ وەڵی بە تەختە داروشتووەم دروستە کرد پلێت لێدا ناوەڵا تەختمە خێوران نەیەکدی چاک چوونە پارێک ئەرێ وەڵا پلێتم لێ نادا ئێستا ئیشەکە کەمە ها بەخوای کمە زۆر نییە یاخوا لەشە ساخ بێ بەرێ یاخوا لەشە ساخ بێ خوافت بکە یاخوا بەخێرێن سەر هەر سەلامەت بێ فەرموو سەلام مام حاجی جەمال سەلام عەلیکوم سلام ورحمة الله بكرة سلام ومسا سپاس دەکەم سەلامەت بیاخوا مام حاجی با لەمە بپرسم ئەم جیای بۆ نیشی زۆر خۆشیە ئەمە چییە؟ جابندا ئەمەیە جابند جابند لەگەڵ جابندا جیایکی کەش باسەکەن بە یەکەوە ناویان دێ نازەم جابند و چی؟ والله جابندو نازەمە خۆ شتێکی تریشی لەگەڵ بەس باش ئەمە جیایکی بەهاری نیە مام حاجی؟ بلا فرق نیە باز وارە مینی دەمێنی باش ئەمە ئێستا هەر لە ناو ماڵەمەوە بەس بە چیانەوە ماوە ناوەڵەمەوە باکڕ ئەو ئەمینی ئەو نەدەی باشە مام حاجی جەنابەتە لە ڕماوێژی لەدایک بووی ناوڵە ئەی لاگەرەوە ینی لە دۆڵی مەلەکان دراکووە دۆڵی ئاکویان ببورێ ئەی چۆنە هاتوویتە ڕماوێژی ئەو مارە خەرمبێرە بوون و لەگەڕواشکم بوو ئەو نەبوو مشکل عزم بو توتم وتم بو سبحان عالمي ايش مكردو تا اولي هاد صالي چەند هاتوویتە ڕماوێژێ ساري عبتاويك هەفتاویەک وڵال قەدیمە کە هاتیتە ئێرە بە چیوە سەرقاڵ بوو بە ئیش و کار چی بوو ئەو سمیداران نەبرن ئیشی سمیداران مەکرد بارم بارا کردو ئیش مەکرد توتم ئەمر دەم وسرێ و توتن و کەسابەت توتن پیوا عزوش نەکرد باشە مام حاجی لە ساڵی هەفتاکانە ئێرە
شوێنێکی بە ئاوە تەبان ئێرە ماشەڵڵا ئەم دۆڵی ئاکویان دۆڵی ئالانەی ماشەڵڵا شوێنێکی بە ئاوە غێری ئەسپیندار و ئەوانە چیتری لێکرا تۆتی لێکرا پیاژی لەگە تەماتە لێکرا ئەو شتەموو لێکرا زۆر عادەت بە بەرەکەت بە زۆر بەس خۆ ئەی زەوی کشت و کاڵمە بەسم گەنم و جۆ ئەوانیان هەبوو ئەرزێوەشی لێ ئەوش شەی لێ بەری ئەوش هەبوو زۆر بوو لە ئەوش ئەومەکەم کرایە بەس ئەلان کارە بە ناکە باش مام حەجی تۆ ئێستا چیت هەیە ئەمن والله ئەڵەکەم ینی مەبەستم وێ بەچیەوە ینی لەناو لە گوندەکەی بەچیەوە سەرخاڵی ئەلاکە بەس ئەسپیندارۆشی ئاوە دەم و چیشکە ناکەم نەک چێرمێن و سوێ چێر و بەس باشە ئەسپیندار خۆ ئێستا وەکو جاران نییە خانوشتی پێ ناکرێت ئەسپینداریان بۆ چییە؟ ئەپرۆشێ زۆر ئەو کەنەدی زۆر خۆش لۆ پۆش کوشتیوانیە ینی دەیکەنە پوشی مبەڕیدەوە ئەوانەوە بزانانی باشە مام حاجی پرسیارێک ئەسپیندارە بێ ڕێک بێت چۆن وا بکەی کە ئەسپیندار ڕێک دەرچی و خوار نەبێت ئەسپینداران کوچۆنە ئازۆمە شات ئەسپیندار ئەگە خەت لێدا ئەنبێ وچی هەستا بچی کەرەستی لێ ناگرێت و بۆ لای بێ وش ناگرێ بۆ لای بێ ڕاستە ڕوە باشە ئەگەر شوێنێک بای هەبێ با خواری ناکە بای هەبێ بای بەرەکە ئاودەی ئەتەڕوی خوارێکە نە خوار نابی خوار نابی ناوڵە باشە لێدا باێت زیراکی بە قوت لێدا خوارە ئەی مام حاجی چۆن دڵت بێرە خۆشەکە لێرە لە گوندی ماوی ئەولا دەمی خۆش لە خوای بێزیێنی هەندێک ئاردم تۆ ئاردمکردن سێ پاردە ئاردمکردن ئەگەر سەبانە کەستیمە و کەس بای خۆم هەیە باخچە و شتمەی زۆری هەیە الحەمدولله ئەی باخچە تۆ بڵم داری میوەشت هیچیت هەنارێک هەنجیرێ شتێ هەنجیر و هەنار وشمێک هەیە هەنار هەنجیر هەلووکە مەسە ئەم نەشمەیە باشە ئێرە بۆ چ درەختێکی زۆر باشە مام حاجی بۆخوای بە هەمووشتی باشە هەرێوەدا بەس پرتەقال و ئەو لێ نابێتێ سار دەبڕەکەنەوە وای هەمووشتی باشە زستانی ئێرە چۆنە مام حاجی زستانی سەختە زستانی بەخوای خۆشە ناوە هەندێشتەوە سار دەبڕک دەبڕووبارە دەنا خۆش نییە باشە ئاوی ئەم ڕووبارەی لە چۆ دێ سەرچاوەکەی بلەیە بێ لە بلێ ڕادی بەس سەرچاوی بلەیە یا شوێنی تریش سەرچاو لە بلێ بێ تاتە خۆهار لە هەمێز لە ڕواایزی بەخۆ لە هەموو جیازی تاتەکان ڕەشێکە لە کارەشێ ڕووبار دەرستی دەگەنا خۆ ئەو ڕووباردا لە بلێندەی نەرباک بکەوەی هەدە لە ڕووباری لەو ڕووباری زێتەوە دەوری ڕووباری باشە ئەم ئاوەیە چێتەوە ناو گەلی عەلی بەگۆ بەرێ ئەرێوەڵەوە تشە لاڵی یاڵا ماش 3 کیلۆ ماش 5,000 ماسی کوڵک 3 کیلۆ 5,000 یاڵا ماش ئێستا ئەمە دەنجی چییە؟ ئەوە دەنجی خۆمە ئەمە چۆنە تەزجیل کردووە؟ وەڵی جا بڵێم بەو دوگمەی تەزیل دەکرێت ئەبێ بچیتە شوێنێکی تۆزە چۆڵ و ئاوارە دەنجی خۆت دەرچێت لەو سارەی دەتەزیل باشە ئێستا تۆڵی یاڵە ماشی کوڵک ئەی چۆن نەزانی کوڵەکە؟ ئێ بخۆم لێم خواردە بۆیە دەزانم ئی خۆتە بەروبیمی خۆتە خۆت چاندوتە؟ بڵێ باشە ئی کوێیە؟ وەڵا ماشی بیتوێنەیە ئی چوا قۆڕنەی دمبا ئی دەشتی بیتوێنەیە ئەی یعنی ئاوا دیاودێ دەیجێڕی و ئاوا ساقێک ساغەیەکەمەوە وەڵا ینی ئاوا ساقە بێتەوە ئەرێ وەڵا کاکە لێ عەرزەکان گران بەس عەرزەکەم لە کابرێەوە وەڵا بە ملوێنێکی ئەرە بەخوای هەمایان پێکردێتەوە ئاوی سەر و چاوی خواردێتەوە؟ نەوەڵ ئاوی بیرانە لەوێ بەڵێ بە عەفاری بیر قوڵ دەکرێت 8 مەتر قوڵ دەکرێت و بە مەچینەش دەری دێنین ئەم ساڵ لەو دەشتی بیتوێنێ بەس ماشت کردووە؟ ماش و بەخە نەختێک گونجیشم کردبوو گوڵە بە ڕۆژە گوڵە بە ڕۆژەم نەکردو وەڵا لەشە ساغ بێخوا خوای گەورە ڕزق با ئینشاءڵڵا مام حاجی سەلام عەلیکم عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوو الله پێچێ بەروباخی ئەلحەمدوللا باشت هەبێ وایە؟ لەخوای بەزیادبی باشە بابزانم باخەکەت چەند جۆر درەختیت هەیە؟ وەلا هەنارە و هەنجیرە و هەرمیە و ئەوانەیە هەنجیر تا ئەم کاتانە مێنێتەوە لێرە؟ وەلای کەم هەتا کاتانە کەمە مێنێتەوە ئەگەر بمێنێتەوە ڕەشەکە مێنێتەوە یا زەرد؟ ناولا ڕەش بە زۆر یەمینی تو ئێستا ئەوش کەمە نەما بەرێ ئەی چ میوەیەک زۆر خۆگرە بۆمانەوە؟ هەنار و هەرمیشمە هەتامانجی بینیم هەرمێ پێوەمە ئەوە چ جۆرە هەرمەیەکە مام حاجی؟ ئەو هەرمیە وەلای ئیجابرێم چ جۆرە هەرمیەکە ئەوە عیبنێبی گەورەیە زۆر گەورەیە بەس هەرمێ ناسکە و گوڵاوی و چوزانم چەند نەوعێک لەو بابەتانە هەیە نازانم ئەمە ئێرە چی پێڵن
والله ئێجا ئەمە بەس پێی دەرێن هەرمی جگە لە باخ مام حاجی چیترت هەیە والله هەندێک چێرمانە گۆلکمانە دامبەستینە گۆلکە دابەسە هەندێک بزنیشن هەنە بەس کە من تقریبا شێست بزنەکەمی بەشی مەشغوڵی دەکات بەشەوەی کە خۆتی پێ مەشغوڵ زیادی زیادیشە بەر و باخچە بابزانم چەندێک پێوە مەشغوڵە بی بە بڕین و بە چێڵان و بە ئاودان و باخچەگە بە خێویکەی بڕێک بە زەحمەتە ڕاستی لۆ ئاوی زۆرە بەس هەوسارەکە ئاو کەم بوو ئەگەنە ئاوی زۆرە ئێرە ئەوەی ئێوە ئاوی کوێ هەر ئەوی ڕووبارەکە ڕووباریە ئێ بلێدی هەڵتان بەسووە بێ لێرەوە چێن هەربەستێ لە پشت ئارانێنی هەربەستیا ئەو جۆگە دێت لۆ ئێرە بەێ ئێچ لە خوار ئارانەیە دێ عیبنەبی ئێدی کەس ئێسەری لە پشت ئارانەیە هەروازی مام حەجی ڕماوێش بووە بڵاو بۆ تۆ بەشێکی لێرە بەشێکی چۆتە ئەو بەرێ ڕماوێش هەر کەسەی لە سەعاردی خۆ و لەسا مرچ خۆ خانی کردێ لۆیەوی خۆبراوە ئارێوەلا کە پاییز دێ بۆ کابرای فەلاحی ئەوەی کەسەی کە سەوزایی بکە و کەسەی باخداری بکە ئەوانە چی ئیشێک دەمێنێت لە پاییزانە بیکە واللهی لە پاییزا برێم چی شەمینێ لە باقچە وشتی وها ئەو وەختەی خەلاس باقچە نامینێ هەتا ئێستا هەنارما بوون هەناریش نەما لە باقچە هەر ئەو شتەیە چی دیکە نامینی گوێز ناگات ئەو وەختەی برێم ئەوە هەنجیر ناگاتێ هەنجیر بەسەرەچی بەس هەنار تا ئێستا مابوونەویش نەما حەجەم بەیانی ئێمە بەیانی زوو هاتین زۆر سەرما بوو سەرما ئاوا هاتوو بەم زووە واللهی سەرمایەجامما چ بکەین هۆی شێخوای گەورە بەرێ لە خوای بە زیادبی خۆشە زۆر خۆشە بەس ئەگە بارانە کات با بارانە کات بە دەی ئینشاڵڵا دەی خوای گەورە سەلامەتێک سەلامەت بیارەبی هەڵە وەڵا زۆر کەوتن مام حەجی کاک مەنامش سەلام عەلەیکم وعليكم السلام ورحمة الله وبركاته سپاس دەکەین زۆر مەمنون حەزەکەم بزانم خەڵکی ئەم ئاوایی ڕماوێژە بە چیوە سەرقاڵن ماشەڵڵا ڕماوێژ ئەم بەر و ئەو بەر قەرباڵغا ئەزانم سەرجاد و ئەوانەشە بەڵام لەگەڵەوەش حتممە ئەبێ شتێکە بێ کە خەڵکەکە پێوە سەرقاڵ بێ بۆی بمێنێتەوە خەڵکی ئێرە بەس چی شتێکەوە سەرقاڵەکەی بەشی ئەوواکە کە ژیانی دابین کا و ینی چاوی لەوە نەبێ کە ڕاکا بۆ شار و خەریکی کرێکاری بێ ئەومانە خەڵکی بەعام خەریکی چین بەڵێ وەڵڵا هێجا برێن بەشەوە گشتەکەی ئەوە نیە برێ ئیش هەمان ینی خۆیان بەست بێتەوە لە دەورەی شتێک یان کارێک هەر ئەوە بەڵام ئیشەکانیان مهنە و پیشەکانیان زۆرە زۆرە بگرە لە موچە خۆری برێن ئەجا پێشمەرگەی ئەبینی مامۆستایە هەر وەزیفەیەکی تری هەیە ئەبینی ئەوە لە ڕووی برێن وەزیفەشتوانە بۆیوە سەرقاڵە و ئەوەی تر ئەوەی زۆر لە نەریتی گوند و ئاوایی تێک کاتەوە ئەبینی هەر کەسە و هیوا هەیە حیوانی هەیە برێن وەکو بزن هیوا هەیە ماڕی هەیە هیوا هەیە مانگاوشتی هەیە و ئیوا هەیە پیشەی برێن دەستی ڕەنجینە لە برن ئێزە ئیشی لە بغی دەکا ئیشی دیوار دەکا بینی زۆرە و زۆرە ئەو شتە برێن وای کردی ئەو خەڵکە لێرەکە برێن ئەو شتە هۆکارەکە ئەو خەڵکە لە گوند و ئاوای مایتەوە هەرێکەوە بە ئەوەی خۆی بە شێوەی خۆی ئەزانی کە ناوی ڕماوێژ یان ڕمهاوێژ ناوێکی کوردیە بەس چۆنە ئەم ناوەی ینی لێنراوە ناوی ڕماوێژە بەڵێ وەڵڵاهی جاوە ئەوە لە زۆرف و ڕۆژگاری منە بۆ دیارە لە کۆنەوە ئەو ناوەی وەرگرتووە باڵێن هەموو شتێک کە بینی کە بە ناوەکەی ناسرێتەوە بەڵام ئەمە هە لە پێشینانی خۆمانەوە بەو شێواتینە ڕماوێژ بەڵام ئەگە بێت و بچینە سا برن مستەڵەحە دروستەکەی خۆی ڕم هاوێژە ڕم هاوێژ دیارە بنی کاتێک کە ناوێک لەسەر شتێک لەسەر کەسێک لەسەر شوێنێکەیە دیارە دەلالەت و دەلات لەسەر ئەو یەکە کە شتێک بەو ناوەی هەبووە دەبینین ئەو لە سەردەمی کۆنیش برێن جەنگ و شەڕەکان هەمووی بە ڕم و شمشێر و شتیوانە بووە ئەجەگە بێت و برێن بەو شێوەی لێ بکۆڵینەوە
پێی دەگوترێ کە دەڵێ ڕم هاوێش واتە دیارە جەنگ و شتیوانی لێپەرپا بە شێوازی ئەو سەردەمی کە تیر و ڕم و شتیوانە بووە هێشتا چی دیشکاشکە دێتە پاڵپشتی ئەو قسەی گۆڕستانێکمان هەیە ئەوە هەر لەر کۆرانی کوری تەنج پێرێ باورێن لە فەڕە لە ڕۆژەڵاتی گوندەکەیە باڵێن ئەوە پێی دەگوتێ لە کۆنەوە هەروەکو گوتمان پێی دەگوتری ئەسحابە کە پێی دەگوتری ئەسحابە وەکو ئەوەیە ڕم هاوێش کوبرەی مرادیفی ئێک ئەکاتەوە وەکو گوتمان ئەجا وەکو گوتمان ئەو ناوە بەڵێ بزانم شتی کۆن هیچتان لێرن وەکو شوێنەوار و ئەوانە نەدۆزیوەتەوە دلیل بێ لەسەر ناوەکە واللهی ناوەڵە شتیوامان نایتوە بەڵام ئێمە بینی لە سەردەمی مناڵیەوە کە تازە مناڵی لێرە بوو وەکەوەی بوون شوان و ئەوانە بووین کاروانوانە ینی سەر ڕمان لەو چایتەوە سەر ڕمەکان زۆر زەعی بووین بە حکومەوەی زۆر کۆن بووینە لەن ئەو گڵۆشتیانە کەتینە خۆرکە لە دابنی خایزووە کەمێکما سەر ڕمەکان لەو شێوەی بوونە دەوری باڵێن 15 سامتینی 10 سامتینی لە شێوەی پێمە ڕێی بوون تەژبینەوەی ئەو شێوەی بوو بەڵام تیژ بوو کوبرێ دەسە داروشتیوانە گیرە هاوێژرە چونکە ئەوە دەڵات دەچەوەیەکە کە ئەو شوێنانە هەموو ئەو جەنگ و ئەو جەنگانەی تێدا ئەنجام درراینەکە ینی ئەنجامدانی جەنگەکەش بەو شێوەی بووینە کە ئەو شتێکە باسمان گەبرێتی وە لە تیر و شمشێر و ڕم و ئەو شتانە دیارە ئەو ناوەش لێرە بەس ئەو گوندەی داکەتی ڕم هاوێژ ئی ڕۆژە کودوانی ئەو سەردەمیە نەجا سەلام عەلەیکوم. عەلەیکوم ئەسسەلام وەڕەحمەتوڵڵا بەخێر مام ئوستاد جان زۆر بەخێرێ. سوپاس دەکەم. با جارێ لە دارەکان بپرسم بزانم ئەم دارانە چ دارێکن؟ ئەوە یەکەم ئەوە داریتوە داریتوە لە ناو بیستانجارە هەر قەناینە هاتنە سادیامەش خڕم کردنەوە هیناین مەلۆ دەستاڵێ. من وەزانی لافاو هێناویتی جاری وایە بە لافاویش دێ زۆر کەسێ عارکۆز و شتیوە خاوی نەکاتەوە توی تێدا سپینداری تێدا بی تێدا دەینی بە عفاری هەرقینی دەینەسە ئەو زادان ڕۆکە ئەمەش خڕەکەینەوە دەینەوە لۆدستانێ. باشە ئێستا ئەگەرەمە ئەمە تەمان جاران بە بیور و تەور و ئەوانە ئینانە کرد ئاشکان یا وردیانە کرد ئێستا کارەکە ئاسان بۆ بە مشارە واللهی ڕاستە پێشە ئەمە لەو چای کۆڕک و چێرچێل و ملەستور ئەوانە بە وەراغا دەنینە بە بیوری بەرا قەنەعەت تەبی پێشە قالبەکەن زۆر خۆشتر بوو لە ئێستا. گوریس و قاسە بەری لەگەڵ خۆت و تەور و تەوراس و ئەمانە بەریت و بە بیورەکەی بیکەیتەوە هەڵی پاسیت و اینجا بێنیتەوە ینی لەوانەیە ڕۆژی لانی کەم تاقێکی پێچووە تاکو بارەدارت دێنا وڵا سبەینە ئەڕۆیشتین لۆدارە ئەمن دوو وەراغمە بردن ئەمن فەرقەمە دوو عیبنەبی دوو کارمە بردن سیای مەتەنێ چوم دوو بارەدارم دەینا لۆنی ڕۆژ داتمەوە ئازا بووی دووبار بەێ ئەویش هەبوو نەفەرش هەبوو یەک وەراغی دەینا پێشی منە ڕۆی بەرام پێشوی داتمەوە. کاک نەجات ئێستا ئەمە گە وردکەی بەشی چەندێکەکە بە قورآن ئەوانە وەکو بە ڕووی نینە قوربان ئەوە کۆلکە مەسەر سپیندارە و بیە و تووە و ئەوانەنا ڕاستە خۆش ئایسن بەرا گۆڕیان باشە بینێکێ بەس خۆ ناگری پشکۆشتیشان باش نییە ما ئەمەە پرنج کوشتیش هاونە بەرێ پشکوشتیشەکەن بەس چەند نوەشی داری بەڕوو زۆر باشە و بەتواناشە بەس ئێستا بەهۆی حکومەتەکەمان لێ ناگەڕێمە داری تەر ببڕین و دەبی هیچ بێشتیش نییە. ئێستا ئێوە ئەم ساڵ زۆر ئەتیماتان لەسەر دارە بەێ زیاتر لەبەرەوەی بەخۆزانی سارێ لۆ سارێ بەلمیلە نەفتەکنانداتێ ئەویش با قیمەت برێ ئیسابینە بە 105,000 داتەمە بەلمیلە نەفریش پڕنیها 200 لە درە نەفت نەداتێ ئاخر دەوەرە بەو دستانە بە 3 مانگە بە 200 لە نەفتەی داراکەی کاکە ئێستاش بۆن نەفتیش گرانە ئێستا بەلمیلی بە 250 هەتا 6 ئەو هەموو کەس توانای ئەوەی نییە بەلمیلی بکڕی ڕاست لەوانە من توانە مەبی بە چەندان فەقی لێرە توانای ئەوەی نییە سارێ 3 بەلمی نەفتە سۆتینی لێرە دستانە تۆ هەر مشار بەکاری تەور بەکار نانی با تەوری شمەیە دەورم داسم لە ژۆرێ ئەوەش بەکاردێنم بەس بە مشاری کورتیانەکەم بە قەدری سۆ بە ئێزا بە بیری شەقەکەم
ئێستا وەختی سۆبەی دار هاتووە مایتی بڕە بانیان نێژەسا دایناکرد سێنێ ئێستا جارێ ئەگە کار بابی سۆبەی کارەبای پێکەین ئیتەرەکان پێکەین سۆبەکان ئەگەن ئەوەش نە پاشی بینە چیریش مەسەر و مانجی یازدە بڕوە پێکەین ساردە سبەینا زۆر ساردە بەس ئەوە جارێندانە نا لەش ساغ بێ بەس بێ مشارەکەش وریا قاچ و ئەوە نەبی تۆزە مشکیلێ وانە زۆر خەتەرە دەبی زۆر بەوەستایبی ئەو ئیشەی مشاری زۆر دەبی بەوەستایبی کابرا دەبی تۆزێک زیرەک بی هەر بەوەنتەینیا لەبەرەوەی هەر زەری حد بەلاقتکەوی زۆر مەترسیە لێ بکاتەوە ئەنجانا بەبی دێ دەست گەنج و ئەو هێنانە کوڕکاڵانە بەوەی لە قاچی خۆیان نێدە مشکلێ قوربانم بەتەنێ بەس بە خۆمیشی پێکەم وەر لە مارێش هەر بەخۆمە دارقاتکردن و بڕینەوە و کێشانەوە هەر لە مارە بەتەنێ ئەو شەکەی بەخۆم دەکەم مام حاجی سلام علیکم عليكم السلام ورحمة الله بخير بن چۆنی باشی بسماعي خواه سەلامت بی یاخوا مام حاجی بله چێ بە تۆی دەگوت تەیرۆکە هو يكسكو كبون ئێ إذا يتيم بون بەڵێ بەڵێ أي بيبي ذاك من إلا هلا من هبون بەڵێ دقا ذاك خوش دقا شجع بەڵێ إذا مزام زور هبون أي بن بابي بەڵێ هيك بنا ينا إمام صالح هات ويقول بك غزال قوتي تسدبوه قوتي والله تيروكك من بوه غابو ببيدي من نوعي ويقول بەڵێ بەڵێ يعني لم تيروكا هتا درك ئەی بۆ پێ دەڵێن حاجی مەلا بە ناوی خۆی بانگت ناکەن پێ دەڵێن حاجی مەلا مام حاجی ناوی ئەسڵی چییە ناوی ئەسڵیت ناوي عبد الله إسماعيل بهاء الدين بەڵێ ئەی بۆ پێ دەڵێن حاجی مەلا أما أخذوا حزمي كتيرا ئەی مەلایەتی ئەی بۆ پێ دەڵێن حاجی مەلا ئەو مەلایەش بەناوەیە والله ملاني ما بس إذا قرآن خوين مو بل إذا فايزة إذا ملا تاي بس بنخوض بەڵێ إذا من هاي بنبي قرآن مزور خوين بەڵێ ما جرى مزاني هوس عليه شوي شاش خدمة خدت ما بتساوي ما بتساوي شمسلاتي بوي بەڵێ بە چاوێکی حتى أنا ورانا إذا أنا بأسوق مكتبه بەڵێ سبينا بتشيش الأخوان دانشتم حتى أوداته نيورانا هل أم خوين باش نيورانا أنا أخوارده أي بنبي دسم بيأكتو بخوين حتى عصره بەڵێ حتى باجي عصره هذا هاجي تا سمنوش ما كلا باشا عصرش هاجي اسمها لأخوين حتى أمدي ليل أنا لقى توبة بەڵێ بەڵێ ئەی مانجی ڕەمەزانان چەند ختمت دەکرد والله ما جاء رمضان بەڵێ والله ما جاء رمضان حساب نبون لا ما حساب زور ما كده زور بس إذا روجي كأم خويند يعني تسال زو بين زو ما خويندن بەڵێ تونسي من هاي من أبي وقت كريم قرآن ختم كربو إذا ما جيجني ما جاء رمضان شش ختم خويندن ما شاء الله شش إذا روجي وشيلي كش لك دابوس ما جاء رمضان ما جاء روجيم لبين زوا كم تناخد بكمي نخو شش ما خويندن هذا ما شاء الله ها ترى والله باشا ئەی مام حاجی ئیشوکار لێرە چت کردووە ئیشوکاری من بەڵێ والله توتنا كذا ليلة مال من أراني ومن بەڵێ بەڵێ لكن ما عليه ما والله دقر واحد ومن بەڵێ بەڵێ لكن واقع مع ابن ابي ذا وهو ملا عبد الخالق كان دانا ابو اختي اذا شور شيش تعدد سبيك شور شي كردي بەڵێ 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 اذا رخلاوه كان هنا وين بەڵێ رخلاوه كان
بو السلوك رخلاو تقيدين بابي أو سليمان إذا أرانا بناوبو ناوي كي أرانا إذا أنا مسؤول محكمة كان علي شعباني محكمة يعني روجها بيوكا محكمة يوابكا أيقو أولو قندي أراني زارة نهاتنا لو محكمة يقرأ موتي أنا ولا موتي آخر أوانا بياو ساق بينو يعني أي مام حاجي أو كاتا كم لا يقندي بو لحد ليلة بلى لا أراني بلى لا أراني ملا رخصور ملا فتح الله أو ملا أبو بلى ملا فتح الله استدرسك فقيه هبون فقيه هبون بلى ملا فتح الله بلى حسابي نبو بلى ما ببرع يعني مدرسة مهمة بو زور أي توبيان بلا إستا قرآن بيدا خويندري الآن والله عندك آية وآية بيخوين جاب خوينم أعوذ بالله من الشيطان الرجيم بسم الله الرحمن الرحيم اللهم بالحق أنزلته وبالحق نزل اللهم عظم رغبتي فيه واجعله نورا لبصري وشفاء لصدري وذهابا لهمي وحزني يا مولانا اللهم زين به لساننا وجمل به وجهنا وقوي به جسدنا وارفع به درجاتنا وثقل به ميزاننا وارزقنا تلاوته وأعنا على طاعتك آناء الليل وأطراف النهار واحشرنا مع النبي محمد صلى الله عليه وسلم وآله الأخيار الأبرار برحمتك يا أرحم الراحمين الفاتحة خۆشەویستان لە گوندی ڕماوێژ یەکێک لەو شتانی کە سەرنجڕاکێشە شتێکی نەختینە و جوانە بریتێ لە مزگەوت ئەم مزگەوتە کاک حاجی عەباس سەرپەرشتووی دروستکردنەکەی کردووە ئەمەوێ ئەوە چەند پرسیارێکی سەبارەت بە مزگەوتەکە لێ بکەم کاک حاجی سەلام عەلەیکوم سلام وڕەحمەتوڵڵا الله بەخێر بێت کاک پەیوەند سوپاس دەکەم کاک حاجی شوێنی مزگەوتەکە شوێنێکی زۆر ماشەڵڵا شوێنێکی زۆر باشە هەم بۆ ئەو بەر هەم بۆ ئەم بەر یعنی لە نێوانی هەردووچانە ئەمە ئەرزێکە کڕوتانیان شوێنی مزگەوتی کۆن بوو ناوڵە کوڕیمانە هەر بەخۆی هەردەکەمان بۆ مزگەوتێک کڕی بوو پێشەش ئەزە هەردەکە بەخۆی مزگەفتەیە ئەجەمە بەسمەوە مزگەوتی کۆن بوو ئێرە تەختان کرد و چاکتان کرد بەرە هەردەکەت بخۆی تا ئێرەی مزگەفتەیە مزگەوتەکەش ئەلێرە بوو تۆزە کەرمان چێشە ینی تقریبا مزگەوتەکەی پێشا گچکە بوو ئەو گەورە کترمان کردو بەرێ مزگەوتەکەدا ماشەڵڵا جوان کردووە ینی ماوەی چەندێکی پێچووە بەخوای کاک پەیوەند ئەو تقریبا سارێک و 6 مانگ دەبی ئەمە ئیشی ئەو خێری هەستاوین بەس یەکەم شتیوان بەخوا کە خی گەورە ینی ڕێنون کردین کە ئەو ئیشەی ئەنجام بدەین دومین بەهیمەتی خێرخوازان و وەڕاستی هیچ خێرخوازێکی ئاوا بڵین بە گوژمەیەکی گەورە پارێکی باش هەیە دابێتی و ینی ئەوەندە چۆنڵی پارە کەم کەم کۆتان نەکردبێتەوە هەر یەکێک هاتبێتی کوتوێتی ئەمە مزگەوتەوە و من پارێکم هەیە خمە ئەو مەشروعەوە و ئێوە عازێتان زۆر نەچێشابێ بخۆی کاک پەیوەند لە بیدایەتی وە تقریبا بەهیمەتی ینی خەڵکی گوندی و خەم و خێرخوازانی دەوروبەری هەستین بە ئیشەکەیوە لە دواییوە کە هات مزگەوتەکە تەبعەن بگاتە ئاسی سەخف و شتیوانە یعنی لە خوای بەزیاد بی ئینسان زۆر خەمی لەبوو بەڕاستی بەس شتێک ئەگەر لە خوای بێ خوای گەورە تەبعەن یارمەتی ئاورت لێ دەداتەوە یعنی دوو خێرخوازی نادیار بە حەقەت ئێستاش دەگەدابی خوا خێریان داتۆ ئینشاڵڵا لە دنیا و لە قیامەت کە بەو خێری هەستان مزگەوتەکەیان تقریبا هاتەواکیان کرد الحەمدولله جوانی مزگەوت چەندێک مەرجە ئاوەدانیەکەشی ئەوەنەی دیکە مەرجە چەندێک مزگەوتەکەتان ئاوادانە بەرەو جەماعەت و نوێشکردن و جەماعەت و جەماعەتان چەندە قەرەباڵ بەخوای کاک پەیوەند بەحکومیەوەی لە خوای بەزیادی بیزە کێمان زێکی گەشتیاری ئەوانەیە دومینیش خەڵکی گوندی بە عەقەت لۆ بەس تایبەتی جەماعەت و شتیوە ینی هیچ کاتەکی لە هەر پێنج فەرزەکەی لێدا نابڕێن ینی زۆر باشە ئەو ساریش کە هەستاین تابعەن بە زیادکردنی هەویانێکی زیاتر تەقەن سەخفەکی 6 بە 15 ئەوهانە لەبەرەوەی هاوینا تقریبا لە بەهارەڕە ئەوەندە قەرەبارغە بوو ڕایتە بکە مزگەفتەکەمان گەورەش کرد ئاشتا خەڵکەکەش زەی نابوو یعنی خەڵکەکە لە دەرێ ڕاوەستا بەس یعنی بە سەرپەرشتیش تەبعەن هەرجە نابم نەبوو
تایبەتی بەتەر سەرپەرشتی ریسپی مام ساڵح و جەماعەت دەچی دین تەقریبا ئەوانەی گوندی و خەڵکیشی گوندیش بەڕاستی ئەوانەی تەبعاً هەر وەستای کارەبا و ئەو شتانە ئەمە بەخۆ هەموو لەوان وەستاوەکان بڵم خەڵکی گوندەکەش تا چەند هاوکار بوون بۆ ئەوەی کە خەمی مزگەوتەکان بوو چۆنەڵی ئەوان ئیشیان تیا کرد بەخوای کاک پەیوەند خەڵکەکە زۆر بەشدار بوو لەخوای بەزیادی بی یعنی خەڵکی هەتا دەرێ و بە تایبەتی گۆلنجی تەقسیریان نەکردیا لە ئاستە بوو برم ئاستی وەستاکانی ئەوەی لە شتەکەی بزانی و خەڵکی دیش ئەوەی ڕۆژانە ئیشەکمان هەبوو بی پێمان گوت بوون وەڵی تەقسیریان نەکرد یعنی خوا دزای هەموو لایەکی بداتەوە دومینیش بەڕاستی مام ساڵح و ئەوانە ینی جەماعەتانە هەموو هیمەتەکی باشیان کردیا لەخوای بەزیادی بی ئیشەکەش گەیتە ئێرانە و ڕماوێژ چەند مزگەوتیت هەیە؟ ڕماوێژ دوو مزگەوتی لێیە هەردوو مزگەوتەکە ئاوەدانن جەماعەتیان لێکرێ بەس جومعە لە یەک مزگەوتەکرێت تەبعاً خەڵکی ئەو بەری برێم گوندەکە بۆ حکومیەوەی دوو بەشە بەشەکە کەویت ئەو بەری ڕووباری بەشەک لەو بەری ڕووباریە بەس برم تەقحون بەشی ئەو بەری تۆزێک زیاترە هەردەکەش لە بەروی مزگەوتێ بوو ئێزە خەڵکی ئەو بەری جەماعەت توشتیان هەیە بەڕاستی لەخوای بەزیادی بی ئەو دیش جمعە هەموو عام پێکەوە دەپەڕینەوە ئێرانە و بەرێ خی گەورە ئیشاڵا لێتان قوبولکە هەم عیبادەتان قوبول بێ هەم ئەو چاکەیە کە کردوتانە ئینشاءڵڵا مامۆستا سەلام عەلەیکوم. وعليكم السلام ورحمة الله وبركاته. مامۆستا تەها با بزانم خەڵکی ئەم دێیە چونکە ئەوەی کە من گەڕام و بینیم و قسەم لەگەڵ خەڵک کرد هەستم کرد کە خەڵکی جیاواز هاتووە بۆ ئەم گوندە خەڵکی دیەکانی دەوروبەر لە شوێنی دوورەوە لە منتیقی ڕەواندوز و ئاوا لە دۆڵی مەلەکان و چوزان ئەلۆ منتیقانەوە هاتوون بابزەم ئایا لەگەڵ ئەم خەڵکە جیاوازەیە کە ڕماوێژ ئەم خەڵکە جیاوازەی لە خۆی گرتووە تەباییتان چۆنە؟ پێشەچی بەخێراتنی ئێوە دەکەم بە ناوی خوای گەورە میهرەبان دەستخۆشیتان لێ یەکەم مادونە ناسانە بەرنامەکەتان بەڕێوە الحەمدولillah خوای گەورە بەزیاد بی پێشەچی دامەزراندنی ئەو گوندەی خەڵکی بلەی خوار بوون کە ئەو گوندیان دامەزراندووە یەکەم جار چەند ماڵێکی زۆر یعنی ئێساش گوندەکە لەوان عیبارەتەوەیان لە هەمویان زیاترن و دانیشتوی گوندەکەش تەبعاً چەند مەجموعە خەڵکەکی لە خۆی ئەگری خۆشناویتیایە هەروتیتیایە زۆر بەهرە زۆری هەروتینە خەڵکی دۆری مەلەکان تاریناو بلە و کەندۆر و خەڵکی دۆری گەلە ئاکۆیان ئەمە بەخۆمان خەڵکی گەرەوانین کە چەند ساڵێکە دانیشتوی ئەو گوندەی نەولێرە عەرز و مڵکوشتی وامان الحەمدولillah خوای بەزیادی بی لە ڕووی تەبایش کورد لە الحەمدولillah تا ئێستا هیچ مشکلەیەکمان نەبووە لە هیچ ڕوویەکی لە خوای بەزیاد احتیمالە هەموو بشتی گچکە بەڵام تا ئێستا وای لێ نەهاتیە مەجموعە هەڕدێن سپیەک بانگ بکرێت لەولا مشکلێکی حەل بکەن لە خوای بەزیادی بی خەڵکەکە زۆر تەبایە لە خوا بەزیادی بی الحەمدولillah ئەی مامۆستا با بزانم دیەکانی دەوروبەرتان ناوی گوندەکانم ئەگەر پێ بڵێ بێ زەحمەت اینجا با بزانم لەگەڵ ئەوانیشە تەبعاً گوند زۆرجار لەسەر سنوور لەسەر پاوان لە سەر شوێنی قەدەغا دەبێت بە کێشیان با بزانم لەگەڵ گوندەکانی دەوروبەریشتان الحەمدولillah ئەو تەبایەتان هەیە بەس حەزەکەم لە بزانم دراوسێدەیەکانتان کوێ طبعاً وەکو سنەتی پێغمبەر صلی الله علیه و سلم لە دەستە ڕاستە هەموو شتێک دەست پێ بکە ئێستا کە بۆ خۆم ڕاوەستان دەبێت لە دەستە ڕاستەوە دەست پێ بکەم دەی دەستە ڕاستمان ئاڵانەیە دووەم بناویە دەستە چەپمان کانیا ڕەشە ئەو جە شەڕکانە طبعاً زیاتر هەیە بەڵام ئەوانە نزیکترن لە دوو ئاڵانەی گوندەکی دیکە پێدەرێن خەندۆر و زیلەکان و ئەوانە لە خوای بەزیاد بی هەتا ئێستا کێشەیەکی وان نەبووە کە درعاجزی پەیدا بیلۆنمونە لە زۆر شوێنە لە تۆڕ کۆمەڵایەتیەکان لە ئەعلامەکان دەبینین و دەبیستین کە زەلام کوشتن دروست بوو الحەمدولillah لە خوای بەزیاد بی تا ئێستا نەگەیتەوە ئاستەی شتێکی ئەو هاڕوودا لە خوای بەزیاد بی الحەمدولillah یەکێکە لە گرفتەکان چکە ئێرە باخ و باخداریە کرێ شینایی و زرعاتە کرێ کێشەی ئاوە با بزانم لەسەر ئاویش الحەمدولillah خۆ کێشەتان نییە چونکە ئاوەکە کە لێرەوە دەڕاتە خوارەوە حتمەن هەر بۆ ئێوە نییە لەسەرەوە دێ ئەو دیانەی لەسەرە لە خوارەوە دەیتری لەسەرە بازانم تا چەند ئەم ئاوەش مەسەلەن بۆ منە بۆ خۆی بۆ بەمای ئاوەدانی بۆتان سەرێشەی بۆ دروست نەکردوون کێشە نییە طبعاً سەرچاوی ڕووبارێکی ئێمە ئەو ئاوەی کە بە دووری دادێتە خوارێ گوندی لەی خوارێەوە دێ دۆری مەلەکەم بەڵام لە گوندی بلێ ئاخر گوند کە لە دۆری مەلەکان دێ خوارێ گوندی بلێ ئاوەکە لێ زیاتر ئەمە نەفعی لێ دەبێت نەک ئەوان
ئاوەکە لە خوارەوەی گوندیە لە خوای بە زیادیبی تا ئێستا تا لە ساڵانی پێش و کەوشکە ساڵی بوو گرفتی کەم ئاویمان نەبوو لە خوای بە زیادیبی نە ئاوی زراعەت نە ئاوی خواردنەوە لە خوای بە زیادی الحەمدوللا خەڵکەکە زۆر تەبەها شکر لە خوای. مامۆستا یەک شتی تر زۆر بە کورتی شوێنەکەتان هەندێکی کردو بە گەشتیاری باخەکان مەسەلەن بۆن منە ڕەنگە بڕابن یا مەسەلەن شوێنەکە مەسەلەن تەخت کراوە ئەلاکولین بۆ بە شوێنێکی گەشتیاری تا چەند ئەو شوێنە گەشتیاریە جگە لە بەرژەوەندیە مادیەکەی سەرێشەی بۆ ئەوە نییە هەر بێبێ گومان بەرێ وڵا سەرێکی گەلک زۆری هەیە ئێستا لۆ نمونە نزیکترین شوێن لە مزگەوتی ئێمە گەشتی دوو گەشتیارن هەر لە دەرگای مزگەوتی دێ دەرێ ڕێک دەرگای گەشتیاریەکەیە زۆر ئیزعاجیکردن بەڕاستی بەعام گەشتیاریەکان ئیزعاجیان کردین گەشتیاریەکە ئەلێرەیە خوا خێریان بنووسی تا ئێستا بە هیچ بەقەد مسقالە زەڕەکی خەڵکی دەیەکەیان ئیزعاج نەکردی لە هەمووانش نزیکترکە ئەگەر بن بە ناوەڕاستی گوندیشە هیچ ئیزعاجی چەند بەڵام ئەوان دیکە زۆر ئیزعاجیان کردنی بەڕاستی لە هەموو ڕووەکانەوە ئەرێوە. خۆشەویستان لە زێدی هەروتیان و لە گوندی ڕماوێژ لە دەڤەری خەلیفان بەرنامە ئەم جارەمان پێشکەشکردن بۆ هیوای کە بە دڵتان بوو بێ تاکو بە یەگەشتنەوەیکی دیکە و گوندێکی دیکە و دەڤەرێکی دیکە هەمووتان بەخوای گەورە سپێرم خواتان لەگەڵ بێبەڵا بن ئینشاءالله.